بەیاننامەی سەبارەت بە کارکردنی منداڵان لەسەر شەقام بۆ داواکاری گشتی سۆران. کارکردنی منداڵان دیاردەیەکی کۆمەڵایەتی و نێگەتیڤە لە زۆربەی کۆمەلگاکاندا بوونی هەیە، بەڵام ڕێژەکەی بەپێی کات و سەردەم دەگۆڕدرێت. هەرێمی کوردستان و شاری سۆران بە دەرنیە لەو دیاردەیە. بەپێی ئاماری نووسنگەی مافی مرۆڤی سۆران لە ساڵی 2013 زیاتر لە 300 منداڵ لە سۆران و لە شوێنە گشتەکان لەسەر شەقامەکان کار دەکەن. هەڵبەتە بەپێی ئەو بارودۆخە خراپە ئابووری و سیاسی عراق و هەرێمی کوردستان تێکەوتووە هاتنی ڕێژەیەکی زۆری ئاوارە بۆ کوردستان لە ئێستادا ئەو ڕێژەیە زیاتر بووە، جگە لەوانەی کاری سوالکردن دەکەن کە لە ناویاندا زیادبوونی ئافرەتمان بەرچاو دەکەوێت، کاری وردەفرۆشی دەکەن، هەروەک دەزانین کەوا منداڵ بڕبڕی پشتی کۆمەلگایە، گەورەترین سەرمایە مرۆڤایەتی و هێزی کار و داهێنەری کۆمەلگان. زیادبوونی ڕێژەی کارکردنی منداڵان مەترسیەکی گەورەی لەسەر بنیادی کۆمەلگا دروست دەکات و کۆمەلگا بەرەو ئیفلیزبوون دەبات، دەبێتە هۆی زیادبوونی ڕێژەی تاوان و ئاڵودەبوون بە مادە هۆشبەرەکان و سەرهەڵدانی بازرگانیکردن بە مرۆڤ و دابڕان لە خوێندن و دواکەوتوی کۆمەلگای لێ دەکەوێتەوە. ئەوانەش کۆمەلگا بەرەو ئیفلیزبوون و گەنجی ناتەندروست بەرهەم دەهێنێت. سەرەڕای هەبوونی یاسای توندوتیژی خێزانی یاسای ژمارە 8 ساڵی 2011 منداڵان لە مافەکانیان بێبەشن و توندوتیژی بەزەقی لە بەرامبەریان دەکرێت، بۆیە وەکو ڕێکخراوی ئایلان بۆ پرسی ئافرەتان و منداڵان داواکارن ئەو داواکاریانەمان جێبەجێ بکرێت. یەکەم، داواکارن لە داواکاری گشتی پۆلیس و پۆلیسی ناوجوانان بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن. دووەم، داواکارن لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی تایبەت بەو پرسە دەستگاکانی ڕاگەیاندن بە جددیتر و بەرپرسیارانتر کار لەسەر ئەو پرسە بکەن. سێەم، وەزارەتی پەروەردە لە ڕێگەی خوێندنگاکان و لە ڕێگەی کۆبوونەوەی دایکان و باوکان زیاتر گرنگی بۆ پرسە و هۆشیاری خێزان و لە مەترسیەکانی ئەو دیاردەیە بدەن. چوارەم، ئەو خێزانانەی کە بەهۆی ناچاری و خراپی بارودۆخی ئابووری و ڕێگای نەهامەتیان بۆ منداڵەکانیان هەڵبژاردو هەوڵ بدرێت بژێوی ژانیان بۆ دابین بکرێت. پێنجەم، داواکارن لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ورتر و بەرپرسیارانتر مامەڵە لەگەڵ ئەو توێژە بکەن. شەشەم، دادگاکان لە ژێر چەتری حیزبایەتی بێنە دەرەوە بۆ ئەوەی یا ئەو یاسانێکەوە لە پەرلەمان دەردەچن بتوانن جێبەجێ بکەن و بۆ گەڕانەوەی سەروەری بۆ مرۆڤایەتی. هەفتەم، سزای مادی و یاسایی ئەو کەسانە و خاوەن کۆمپانیەکان بدرێت کەوا کار بە منداڵان دەکەن. هەشتەم، هەوڵی گەڕانەوەی یاسا بە زۆر فێرکردن بدرێت و بۆ ئەو منداڵانی کەوا لە خوێندندا براون. ڕێکخراوی ئایلان بۆ پرسی ئافرەتان و منداڵان 1/6 2016. بێگومان بە سوپاسەوە ئێمە بە دوواداچوونی ورد دەکەین لەو کێشانەی تایبەتن بە هەروەکو بەڕێزیان ئاماژەی پێکرد سۆرانیش بەدەر نییە لەو قەیران و گۆڕانکاریانەی کە بەسەر هەرێم داهاتوو بە شێوەی گشتی و بەڕاستی دیاردەی سوالکردن و دیاردەی پەرتەوازەبوونی منداڵان هەرچەندە ئێمە بنکەی پۆلیسی تایبەت و ناوجوانانمان هەیە و لە نزیکەوە چاودێری دەکەین و بە دوواداچوون دەکەین لە کێشەکانیان و هەروەها نووسنگەی توندوتیژی خێزانیمان هەیە بە هەمان شێوە بە دوواداچوون و وردەکاری دەکەین و ینی کێشەکانیان بەردەوام لە ڕێگای دادگاوە یەکلا دەکرێنەوە. ڕاستە شتێکی زۆر نەخوازراوە و دیاردێکی کۆمەڵایەتی زۆر نەشیاوە برین سوالکردنی برین منداڵان و هەروها پەرتەوازەبوونیان و دەرچوونیان لە ژێر چاودێریکردن و هەروەها زیاتر ئەو ئەرکە قورسە دەکەوێتە سەر ڕێکخراوانی کۆمەلگەی مەدەنی و هەروها دایکان و باوکان و موسسە پەروەردەیەکان و هەروها دادگاش و تایبەت بە داواکاری گشتیش. پێویستە زیاتر ئێمە سوور بین لەسەر بەدوواداچوون و برین گرنجیدان بەو کێشانە، چونکە چین و توێژێکی گرنگن لە کۆمەلگا و هەروەها داهاتووی وڵات لەسەر ئەم چینە بەندە و گرنجیدان بە بەرژەوەندیەکانیان و چاودێریکردنیان و ئاراستەکردنیان و پەروەردەکردنیان بێگومان بەرەو قۆناغێکی گرنگتر ئیشەڵا ئەو ئەزمەش تێدەپەڕێت و زۆر گۆڕانکاری بەسەر لە برین ئەو گۆڕانکاریانێ بەسەر فترێکی کاتیە ئەو قەیرانێک بە سەوڵاتماندا داهاتووە ئیشەڵا لە فترێکی نزیکدا ئەو گۆڕانکاریش کۆتایی دەهێت و بە سوپاسەوە بە دوواداچوونی ئەو